ئەو کەسەی کە میراتە خوا، میرات خۆرەکان، تەڵانی خۆرەکان، فەرهود خۆرەکان، خوای گەورە مزگەینی جەهەنەمی پیان داوە. ئیتر تۆ بڵێ من بەهەشتیم، تۆ بڵێ من حەجم کردووە، عومرەم کردووە، نوێژەکەم، تۆ مزگەینی جەهەنەمت پێدراوە. قسەی خۆم نییە. خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نیسا، باوەڕت بە قورئان هەیە؟ بێگومان بڵێ. خوای گەورە باسی میراتەکە، باسی خوشکەکە، باسی کچەکە، باسی دایکەکە، میراتی پیا ئەو ئافرەت، میراتەکان باسەکات. ئەم ئەوەنەی دەکەوێ، ئەو ئەوەنەی دەکەوێت، کچەوەنە، خوشکەوەنە، دایکەوەنە، هەموو شتەکان. دوای ئەوە کە باسی میراتی تەواو کرد خوای گەورە، تەقسیم و تەوزیعکردنی میرات، دەفەرمێ ئەمە سنوورێکە خوا دایناوە. هەر کەسێک ئەم سنوورەی خوا ببەزێنێ، ئەوەی کە بۆم داناوە نەیداتێ، خوشکە، دایکە، یاخود کچە، هەر کەسێکە، خوای گەورە دەفەرمێ و مزگەینی پێداوە. ئاەتی قورئانە دەفەرمێ یەکەم شتێ دەیخەمە ناو جەهەنەمەوە، ناو ئاگر، ئەوەی ئەم سنوورەی من بشکێنێ و سەرپێچی من بکە. سەرپێچی یعنی سەرپێچی نییە، تۆ سەرپێچی نییە، تۆ چی مافی خوشکەکەت ئەخۆی، مافی برازا و خوشکە زاکەت ئەخۆی، ئەی سەرپێچی چییە؟ حدودی خوات بەزاندەوە. دەخوای گەورە دەفەرمێ هەر کەسێ حدودەکانی من ببەسێنێ، سنوورەکان، و سەرپێچی فەرمانی من بکاو، ئەوەی کە پێم وتووە نەیکات، یەکەم شتێ دەیخەمە ناو ئاگرەوە. دووەمیش عەزابێکی ئەدەم، عەزابێکی سەرشۆڕکەر، واتە زەلیل و ڕسوای دەکەم لەبەر ئەوەی مافی ئافرەتی خواردووە، مافی برای خواردووە، میراتی خواردووە. تەواو. ئەگەر پێت خۆشە بڕۆیتە جەهەنەمەوە، میراتەکان بخۆ. ئەگەر پێت خۆش نییە، ئیسە بیگەڕێنەوە، بەخوا دوای مردن کۆتایی پێدێت، حەق و حساب ماوەتە بۆ جەهەنەم. بۆیە لەخوا بترسن،